وە خۆی دەڵێ دوای 30 ساڵ لە ئەزمون و مامەڵەکردن لەگەڵ تۆوە کشتوکاڵیەکان و دەستنەرمکردن لەگەڵ خاک و بەرهەمە کشتوکاڵیەکان فێرگەیەکی کشتوکاڵی دەکاتەوە تا لە وەرزی سەرما و گەرمادا بیکاتە ناوەندێک بۆ بەخشینەوەی زانیاریە کشتوکاڵیەکانی بەبێ بەرامبەر بۆ جوتیاران و خوێندکاران. ئەم فێرگەیە ئەزمونەکانی خۆمن و هەر بۆیە لە چێڵکی خۆشمات دامناوە بۆ ئەوەی لێرە هەم بە عەمەلی هەم بە نەزەری من لێرە بتوانم هەردووکیان تەواوکەری یەکی کەم. ئەتوانم ئیستا لە پشتی ئەم فێرگەوە باخەکەی خۆمی تایە بە هەموو فکرەکانی منەوە. ئازاد محەممەد بۆ ئەم ساڵیش کە ئێستا بەرەبەر هەنار پێدەگات دەڵێ 3 فستیڤاڵی گەورە لە ئەولێر و سلێمانی و دۆهۆک بۆ هەنار و بەرهەمە ناوخۆیەکان دەکەمەوە و کتێبێکیش بۆ جوتیاران ئامادە دەکەم. بەڵێ من وەکو خۆم لەسەر داواکاری خەڵکی کوردستان و تەنانەت بگرە هەر 4 پارچەی کوردستان کە پێمەڵەن دوای خۆت با ئەم شتانە نەسڕێنەوە حەزەکەین کتێبێک میژەسی داواکاری میلەتەکەم ئینشاڵڵا ئەم زستانە خۆم تەرخانەکەم بۆی کە کتێبێکی ئەزمموی 30 ساڵی خۆمی تیا بنووسمەوە و ئیتر ئازادیشێکی ئەیبا ئازادە. جوتیاران و ئەوانەی ئارەزووی کاری کشتوکاڵی دەکەن دەڵێن ئەم هەوڵە بۆ جوتیاران زۆر گرنگە و پێویستە حکوومەت پشتیوانی لە جوتیارە نمونەیەکان بکات. هەر لەبەرەوەیە من لە قەراخەوە هاتووم هیچ دەسەڵاتێکم نییە من بیکەم بۆ کاگازات بەڵام هەر تەرجیع ئەو پێی خۆشە ئێمەمانان بین و دەستخۆشیشی لێ بکەین. داهێنانی گەورەی لایە خۆزگە وەزارەتی زراعی ئێمە ئەو خەڵکانەی تیا وایە کە پرۆفیسۆرن لە بواری زراعەت و باغداریە بۆ ئەوەی ئێستا دەیانی وەکو ئەوانە لێرە حاضر بوونایە ئەوان بە تەفسیل شەرحیان کردایە بەڵام بەداخێکی زۆرەوە ئێمە کە ئێستا لە کاتێکی وا هەندێ بەروبوومی هەیە کە ئەوێ ئەرزی بکە ئێمەمانان هاتوین ڕەنگە زۆر ئەو شارەزاییەمان نەبێ بەڵام هەزار جار و هەزار جاری تریش دەستخۆشی لێەکەین. من وەکو ژنە جوتیارێک بەڕاستی کاگازات جوتیارێکی نمونەی سەرکەوتووە. من وەکو خۆم زۆر سەرسامم بە کارەکانی شانازی پێوە ئەەکەم بە کەسێکی وا هەم بۆ خۆمەم بۆ وڵاتەکەم بەڕاستی شێکی زۆر باشی کردووە لە ڕووی ئەوە کە ئەم مەکتەبەی داناوە هەم بۆ زیاتر خزمەتکردنی خەڵکو و شارزایی زیاتر بە خەڵک ئەدا و بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە جوتیارن. بەشێک لە خانمان لە پاڵ فستیڤاڵەکانی ئازاد محەممەددا هەموو جارێک بەرهەمەکانی خۆیان لە کاری دەستی و دەزڕەنگینی دەخەنە ڕوو دەژڵێن لە ڕێگەی پێشەنگای ئەم جوتیارانەوە بازاڕێکی باشمان دەبێت. پێویستەکە هەموو تاکێکی کورد شانازی بکات بە کەسایەتێکی دیار و سوودبەخشی کۆمەڵگا کە بە ڕێزگاک ئازادە جوتیارە نمونەیەکەی هەڵەبجە. بەڕاستی من شخصی خۆم زۆر دڵخۆشم بە کارەکانی و ئەو هەنگاوانی کە بە ڕێزیانەینێن بۆ ژینگەی کوردستان بۆ کشتتوکاڵی کوردستان و هەروەها ئێمە وەکو گروپی خەیاڵی خانمان چەندین ساڵە لە ماوەی ئەم 4 ساڵە ینی زۆر سوودمان لە چالاکیەکانی بینیوە لە هەمان کاتەکە برەویداوە بە بواری کشتتوکاڵی ئێمە وەکو کاری دەستی بەشداریمان کردووە یاخود بەشی خواردن و شیرینی گروپەکەمان بەشداری کردووە و زۆر سوودمەند بووین لەی زۆر سوپاسیەکەین. ئازاد محەممەد ساڵانە جیالەوەی بەرهەمەکانی لەناو بازاڕەکانی یاریمی کوردستان بڵاو پێدەکات هەناریش هەناردەی وڵاتانی دەرەوە دەکات. ئەو ئێستا سەرقاڵی هێنانی تۆ و شێوازە سەردەمیە کشتتوکاڵیەکانە لە وڵاتانی ئەوروپا بۆ هەرێم و بەخشینەوەی تۆوەکانە بەسەر جوتیاراندا بۆ پێشخستنی کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.